سلام علیکم و رحمة الله وبركاته. خۆشەویستانم، یەکێکی تر لە ئامۆژگاریەکانی مانگی ڕەمەزان کەوا ئێمە لە مانگی ڕەمەزانەوە فێرە بین، ئەویش بریتە لە پاراستنی چاومان، بریتە لەوەی کەوا نەزەر نەکەین خۆمان بپارێزین بۆ ئەوەی پاداشتێکی ڕۆژوێکی تەواو وەربگرین، بۆ ئەوی ڕۆژوەکەمان سەلامەت بێت، دوور بێت لە کەم و کوڕی و نەقستانی. هەروەکو خوای گەورە بەخۆی دەفەرموێت: قل للمؤمنين يغضوا من أبصارهم ويحفظوا فروجهم. ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، بە ئیمانداران بڵێ کەوا چاوەکانی خۆیان بپارێزن لە بینینی شتی حەرام، لە گوناه و تاوان. هەروەها لە ئاەتی پاشەوی لە ئاەتی 31 سوورەتی نور خوای گەورە دەفەرمێت: قل للمؤمنات يغضضن من أبصارهن ويحفظوا فروجهن. واتە بە ئافرەتان ئیمانداریش بڵێ کە ئەوانیش چاوەکانی خۆیان بپارێزن، واروها دامێنی خۆیان بپارێزن بۆ ئەوەی پاداشی ڕۆژێکی کاملت دەستکەوێت. ئاگاداری بە کەوا چ بەکاردێنیت، سەیری چی دەکەیت، هەروە لە وێنەکان، لە ڤیددیۆیەکان، لە شاشەی تەلەڤیزۆنەکان و هەروە لەو درامایانێکەوە سەیریان دەکەیت لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا. بۆیە ئاگداری خۆت بە کەوا پاداشتی ڕۆژەکەت با بە هەدەر نەڕوە، با تەنها برسێتیت بۆ نەمینێتەوە، بۆ ئەوەی کەوا چاوەکانی خۆمان بپارێزین لە بینینی شتی حەرام، بە هەماشەوە لە دوای ڕەمەزانیش بۆ ئەوەی بتوانین کەوا ئەمە بکەینە ئەخلاقێک یاخود بکەینە ڕەوشتێک لە ڕەوشتەکانی خۆمان کە خۆمان بپارێزین، دوورکەوینەوە لە نەزەرکردن لە تەمەشاکردنی شتی حەرام، کە ئەمە یەکێکە لەوانە گەورەکانی مانگی ڕەمەزان بۆ ئێمە ئیماندارکەوە فێرمان دەکات چاوەکانی خۆمان بپارێزین بۆ ئەوەی بتوانین ڕۆژێکی سەلامەت و تەندروستمان هەبێت. السلام عليكم ورحمة الله وبركاته.